بەڵە بەڕێزان هەروەگە ئاماژەم پێکرد لە سەرەتای بەرنامەکەدا کەوتم تەوەری یەکەمی بەرنامەی بەیانیت باش کوردستان لە سەر گرۆپێکی شانۆیی کە کۆمەڵە گەنجن لە قەزای کفریەوە بڕیاریان دا و هاتوونەتە شاری سلێمانی کا دوێنێ و ئەمڕۆ شانۆی 25 سانتیم لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی نمایش دەکرێت کە ئەمڕۆ دووەم ڕۆژی شانۆیەکەیە. ئایا من دەمەوێت پرسیار لەسەر و بابەتانە بکەم دۆخی شانۆ لە قەزای کفریدا چۆنە کە لێرەدا کۆمەڵە گەنجی چالاک گرۆپێکی شانۆیان پێگەێناوە و چالاکانە ئەرکی خۆیان و کۆمەڵێک شانۆی و بابەت دەیانوێت هەم بە هونەرمەندان هەم بەو کەسانی کە تایسە ئەمان دەیانەوێت ڕۆح بکەنەوە بەبەری شانۆیان زیاتر شانۆ زیندوو بکەنەوە. من گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ خۆیان باگوێمان لە خۆیان بێ و زانیاریەکان زیاتر لە خۆیان وەربگرین. ئەویش شوان جەلال دەرهێنەری شانۆی 25 سانتیم لە ستۆدیۆی بەیانیت باش کوردستان میوانە لەگەڵمان. کاک شوان بەخێر بێت. دەمەوێت بزانم هۆکار چیە بۆچی شانۆی 25 سانتیم ناوەکەی لە چیەوە بوو ئەم ناوەتان لێناوە؟ ئەم شانۆیەی شانۆنامەنووسی بەناوبانگی عێراقی و عەرەبی عەلی عەبدولنەبی زەیدیە. ئەم شانۆیە باس لە تراژیدیای دوو گەنجەکات کاتێک کە شارەکەیان سەر ڕای وێرانبوونی سەر ڕای ئەوەی کە ماڵەوەیان لەژێر خاپور و ئەوانەیە بێت بەڵام هەڕەشەیان لەیەکرێت هەڕەشەی سیخڕبوونیان لەیەکرێت لە کاتێکە ئەم گەنجە ئەم دوو گەنجە 25 ساڵێ ئەستە لە ناوڕۆکی ئەوە تێناگەن بەڵام کە ئەزانن ئەو هەڕەشەیە جددیە و فیشک لە بەردەم ماڵەکەیانە دائەنێن هەڵدێن بە سوودفا لە شارێکی ترە چنە ئوتێلێکی پیسی زۆر نرخنزم تاوەکو بتوانن لەوێ هەڵبێن بتوانن وەکو پەنابەرێک پەنا بدرێن خۆیان لە نێو شانۆیەکەیە حیوارەکانەوەیڵێ هیچ نەبێ بتوانن بە ئارامی بخەون لەوێدا باسی ئەوەکەن چۆن بچنە ئەوروپا و لەو شارانە ژیانێک بژێن بەڵام چ کەیسێک دروست بکەین لەم نێوەندەیان ڕووداوەکانی شانۆیەکە دەست پێکات باس لەوە کات ئایا خاپوربوونی ماڵەوەیان و تێکشکانی خەونەکانیان تێکشکانی ژیانیان مای ئەوە نییە ئەمانە کەیسیان بدرێتی ئەوی تریشیان قەناعەتی وایە ئەمە مای ئەوە نییە وەکو کەیسێک وەک پەناهەندەیەک وەربگیرێن چونکە هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاست هەمووی وێران بوونە هەمووی تێکشکانی خەونەکانە ئللا ئەوێ شتێک دۆزنەوە زۆر سەیر بێ زۆر جیاواز بێ نەم نێوەندەیە شانۆیەکە دەست ئەبا بۆ بابەتێکی تابۆ بابەتێک لەو فۆرمەوە معاناتی گەنج ئەخاتە ڕووکە وەک چۆن بڵێ ئەوەی کە بابەتێکی هەستیارە بابەتێکی حساسە لەو نێوەندەیە باسی معاناتی گەنجەکات چۆن بتوانەوە بکەنە کەیسێک تاوەکو مافی پەناهەندەیی بەدەست بێنن. زۆر باشە. ئێوە وەکو گروپی شانۆی کفری چی وای لێکردن کە بڕیار بێت لە شاری سلێمانیش ئەم شانۆیە نمایش بکرێت؟ بەڵێ ئەم شانۆیە ساڵی پار لە وەرزە شانۆی گەرمیانە بەشداری کرد لە نێو کۆی نۆ نمایشی شانۆیە توانی سێ لە باشترین خەڵاتەکان بەدەست بێنێت خەڵاتی باشترین نمایش باشترین دەرهێنان باشترین سینۆگرافیا پاشەوە لە دیداری هونەری و ئاشتی کفری بەشداری کرد لەو دیدارەشدا کە بەشێکی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی پێی هەستا بەشێکی ئەڵمانەکانیش لێ بوون زۆرێک لە ئەستێرە بەناوبانگەکانی عێراق لێ بوون دەنگدانەوێکی گەورەی هەبوو بوو بۆ بابەتی گفتوگۆی ناقدارە بەناوبانگەکانی عێراق و شانۆکارە عێراقەکان و کوردستانیش ئەمە بۆ مای ئەوەی شانۆکارانی شاری سلێمانی داوەتمان بکەن پێیان خۆش بێ ئەم نمایشە بە دیدی ئەوان نمایشێکی جددیە قسەی جددیە یا بە فۆرمێکی جیاواز چ لە ئاستی داق چ لە ئاستی دەرهێنان چ لە ئاستی نواندن بابەتەکان یاکاتەوە بۆیە ئێمەش هاتین لە شاری سلێمانی دوێنێ سەعات 5 و ئەمڕۆ هەر سەعات 5 لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی نمایشمان کرد. زۆر باشە کەواتەم هەموو ڕاباشی بە هاوکاری سندیکای هونەرمەندانی کوردستان کە خۆی بەرهەمی وەزارەتی ڕۆشنبیری بۆ ڕێبەرایەتی ڕۆشنبیری گەرمیانە. باشە کە ئەم هەموو ڕاباشەی لەسرە بۆ دوو ڕۆژ شاری سلێمانی تەنها دەتوانن ئەم دوو ڕۆژە نمایش بکەن یاخود بەرنامەی جیاوازتریشتان بەدەستەوەی بۆ شار و شارۆچکەکان ئەم پرسیارەمان باتەوە بۆ دۆخی شانۆی کوردی بۆ ئەو دۆخە زۆر ناهەموارە بۆ ئەو فەنە کە عەقڵی سیاسی کوردی عەقڵی دەسەڵاتداری کوردی ئەو وەزارەتی کە بە نێوی وەزارەتی ڕۆشنبیریە بە چێ دیدگایەکەوە قیمەت بۆ مەسرەحدانا تەماشایەکاتەوە هاتوبار ئەم شانۆیە
ئێمە ئەگەر باسی بکەین ڕەنگە خۆی پێویستی بە شانۆنامەیەکە بێت کە باسی معانات و گرفت و ئەومان دەست پێ بکات. ئێمە جارێ ئەستن سینۆگرافیەکانمان زۆر بە نیوە ناچڵی زۆر بە نابەدڵی ئەنیش جۆرێک بۆ شەڕکردن لەگەڵ واقعبا ئەم کارە بکەین ئەنجامی بدەین گەنج سەرقاڵ بێت ئیش بکات بڵین گەنج ئەتوانێت داهێنان بکات ئەگەر لانی کەمی دامیشە بێ بەڵام لانی کەمیش داعم نییە ئەمە خاڵێکی تری بۆ ئەوەی مەسرح ببێتە کللتور ئەبێ لە نێو قوتابخانەکانەوە ئەبێ لە نێو کۆمەلگاوە دەست پێ بکات. ئێمە هەموو سێکتەرە جیاوازەکانمان شێوەندراوە ئەمە بە کللتور نەکراوە دامی فەنان ناکرێ لە وڵاتی ئێمەیە ینی تۆ ببینە هەر لە وڵاتانی دەوروبەرمان لە دەرەوە لە وڵاتێکی وەکو سوید شانەی پاشایەتەکەی ئەوەی کە بە ڕێوبەرێتی بە پلەی وەزیر تعاملی لەگەڵاکرێ لەم دەوروبەرانی ئێمەیە حکوومەت زۆر دامی کللتورەکە لە نێویشیانە مەسرح یعنی وڵاتێک نییە ئەگەر پێی بڵێ وڵات حرمەتی هەبێ شانۆ لە چ ئاستێکدا کە ئەمەی ئەم گلێ و ڕخنە و گازندەیەت هەبێت ڕاستەخۆ ناتوانین ناوێکی دیاریکراوی لێ بنین وەکو توانە وەک هوەر و ئێمە هوەرمەندی باشمانەیە خەڵکێکمانەیە تەقەلا و ڕەنجی زۆر ئەدا لەو بوارەیە و ئەگەر دەستی بگیرێ ئەم گەنجەکانیش ئەتوانن تا سنووری داهێنان بکەن بەڵام وەکو سیاست وەکو حکوومەت دەعم نییە لە قیمەت و لە بایەخی تێناگەێنرێت ئێستا ینی بۆ ئەوەی لەو گەرمیانی شکۆ و شانازیە بۆ ئەوی ژیان بینا بکرێتەوە بۆ ئەوی کە ئەنفال و نەکبەتی ئەوانش بکرێت ئێستا کۆمەڵێک زۆر گەنجی زۆر باش هاتنەتە پێشەوە حکوومەت هێرێمی کوردستان ئەبێ بیر کاتەوە چۆن ئەم گەنجانە بێنێتە سەر ساحەکە تەنانەت ئەو خەڵکەش کە ڕابردێکی زۆر ناهەمواریان بێ لەگەڵ ژیانە ژیان بەچی ئاشتەکرێتەوە بە هوەر ئاشتەکرێتەوە سەیری تەجروبە جیاوازەکانی مرۆڤایەتی بکە لە هەموو دنیاە بایەخ زۆر بە هوەر دەدەن ئێستا بۆی مناڵێک لە زۆر شتێکی لە نێو قوتابخانەیە تێبگەێنرێ بێ بە فۆرمێکی هوەریانە بابەتەکاری تێبگەێن زۆر باشە کاکشوان ئەوەی دوێنێکە ئێوە لە شاری سلێمانی نمایشتان کرد چاوەڕی ئەو پێشوازیتانە کرد کە کرا لە شانۆیەکە چۆن بوو بەلاتانەوە و سەردانیکردنی خەڵک و ئەرزکردنی نمایشەکەی ئێوە ڕاستیە ئێمە سپاسی ئەمەوە بە ڕێزانەکەین کە میوانداریان کردین کە بەڵام بینەر بە گوێرەی پێویست نەبوو چاوەڕەمان نەبوو لە شارێکی گەورەی وەکو سلێمانیە باوشکردنەوە بۆ هوەرێک هۆکار ئەوە بوو کە پێشتر ڕیکلامێکی باشی بۆ نەکرابێت یاخود هاوڵاتیان یان هونەردۆستان با بڵین هونەرمەندان ئاگادار نەبوو بێتن یاخود هۆکاری تر بێ و سارد و سڕی بێت بۆ شانۆ لە ئێستادا بەشێکی زۆری ناومێدی بینەرە بەشێکی زۆری ناومێدی وەسەتەکەیە ئەمانە کشتی هۆکاری جیاجان ئەوەیە کە ئەسڵەن ئینسان وای لێ هاتووە ئێستاکە قوت و ژیانەکەی کەوتێتە ئەوەوە مەسرح پێویستی بە کەشێکی هێ ئارامە بۆ ئەوەی گەشە بکات پێویستی شانۆ بۆ ئەوەی گەشە بکات ئەبێ دامی گروپە جیاوازەکان بکرێت یعنی هەر لە نەم وڵاتەیە جاری وا بووە بۆ نمونە مەسرحی عێراقی جاری وا بۆ گەشتۆتە ئاستی جیهانی ئەمە چی بووە فرقەی مەسرحی وەتەنی فرقەی مەسرحی حەدیث ئەمانە داعم کراون منافەسەیەک هەبووە دەستی بردو بۆ ئێش و ئازارە ڕاستەقینەکانی بۆیە کە باسی کێشەکانی شانۆی کوردیەکەین و کەمی بینەرەکەین ڕاندی زۆری بەڵام هەندێک کاتیش ئاگات لەوەی بینەر گلەی ئەوە ژەکاڵێ زۆربەی شتەکان دووبارە تۆ لەم بارەوەڵێک وەکو دەرهێنەرێک ممکنە ئەوە هەبێت بەڵام بەڕاستی ئەوە من قەناعەتم وانە ئەوە هۆکاری سەرەکی بێت ئێستا ئەم شانۆی ئێمە یەکەمین جارە لە هەموو دنیاە کە ئێمە من خۆم وەرم گێڕاوە و دوجار نمایشمان کردووە کارێکم ینی ڕەنگە بەڕێستانیش پیا بچنەوە مەسن کەسێکی وەکو ڕێکخراوی هاوکاری جیهانی سەرۆکەکەی ئەڵێ بە ڤیدۆ بڵاو بۆتەوەوانە ئەڵێ تەمەناکەم هەموو ئینسانێکی ئەوروپیم کارەشانەی ببینێ بۆ ئەوی لە معاناتە ڕاستەقینەکانی پەناهەندە تێبگا ئیشێک ئەو کە خۆی پرۆفیسۆرەی نەفسە لە جامیعی بەرلینیش وا بڵێت داوای لەبوو نەکەم باسی ئیشی خۆمان ناکەینەوەوانە پیا هەڵدانوانە بەڵام ئەوێک من ئەیگوێزمەوە بە ئەمانەتەوە ئەوێک وا بڵێ ئیتر ئیش لەمە جددیتر چیە بێت ڕاستە باشە بۆ چوونی هونەرمەندانی کوردستان و عراقیش با بڵین لەسەر نمایشەکەی ئێوە لەسەر شانۆیەکەی ئێوە
بۆ چوونی ئەوان چۆن بوو کەەوە کۆمەڵێک گەنجن بەردەوام لە کار و چالاکیدان وکە گروپی شانۆی کفری بەڕاستی بۆ چوونێکی ئەجگاری جاوی بوو ینی هەمویان پێیان جوان بوو لە وەکو وتم دڵخۆشکرد بوو کەەوە هەانبات بۆ کاری بێگومان دامی زۆر باش بوو ڕایەکی زۆر باشی نیقاشێکی جددی لە نێوەندە چ لە شارەکانی کەلا لە کفری لێرەش دوێنێ برادران گفتوگۆی زۆر هەموو چەشمان کردو و قەنەعاتیشمان وایە ینی ئەمە دوا قۆناغ نییە بەڕاستی هەمیشە وا تێگەین لە مەرحلەی فێربوونین هیچ کاتێک درەنگ نییە ئینسان فێر بێت هوەری شانۆ و هوەرێکە هەموو ڕۆژێ لە گەشەکردنایە لە ڕاستیە پێویستیشە شانۆکار خۆی تیار بکە خۆی ئەبدەیت کاتەوە بە معلوماتە جیاوازەکان شانە هوەرێکە پەیوەندی بە زیاد لە ژانرێکەوەیە پەیوەندی بە کۆمەلگاوەیە پەیوەندی بە کۆمەڵناسیەوەیە پەیوەندی بە فەلسەفۆیە پەیوەندی بۆ پرسیارە جیاوازانی کە لە ژیانی کۆمەڵایەتی ژیانی ئینسان هاکرێت زۆر باشە ئێوە چەند کەسن لەم گروپەدا کاکشوان کە تۆ دەرهێنەریت لە گروپەکەدا چەند گەنجن کە لە قەزای کفریدا و لەم گروپەدا بەشدارن بۆ چالاکیەکان ئەم نمایشە خۆی کاستەکەی پێک هاتبوو لە 9 کەس بەڵام وەکو ئەندامانی گروپەکە زۆر زیاترە لەوە ئێمە دیداری شانۆی کفریمان کردووە پێشتر بەشداری فستیڤاڵی نێودەوڵەتیمان کردووە بەشداری وەزی شانۆی گەرمیانمان کردووە شارێکی بچکۆلەی وەکو کفری کە خۆی هەر ماستەر پلانەکەشی بە شارێکی ڕۆشنی وەداخەوە کفری ئێستاکە ئەجگار پەراوێز خراوە خەڵکەکەی کۆچی لێکات تەسەورەکەی هیچ کۆڵانێکی کفری نیە زیاد لە پێشەشخانوویەکی نەنووسرابێ بۆ فرۆشتن تەنانە جارێکیان ناوێکی جوانیان لێ نابوونوسە شارێک بۆ فرۆشتن معاناتی زۆرە کفری بەڵام سەرڕای ئەم دۆخانیتانە لەسەر معاناتانەوە کۆم گروپە شانۆ یەک نمایش بکەن بەرهەمێکتان هەبێت بەڵێ بێگومان کەمە هەموو معاناتی بەڵێ لەسەر هەژاری ئیشمان کردووە لەسەر معاناتی کێشەکانی گەنج ئیشمان کردووە لەسەر ئەم هێڵێکی تەماس بۆ خۆتان نەزانن کفری لەگەڵ پێشتر لەگەڵ بەعسا لەم داوێنە لە شەڕی داعشە قوربانی زۆر گەورەی داوە لەم لایەنانەوە ئیشمان زۆر کردووە شەهید بوون خۆبەختکردن بەردەوام بووینە ئێمە باشە دۆخی شانۆ ئەگەر تۆ ئێستا باسیەکەیت ئەڵیت قەزاکە پەراوێز خراوە بەڵام ئەگەر لە زۆر ڕۆ پەراوێز خراپێ ئێوە توانیوتانە شانۆ زیینو بکەنەوە لە قەزاکەدا دۆخی شانۆ لە قەزاکەدا چۆنە چۆن هاوکاری ئەکرێن چۆن توانیوتانە پەرە بە بەرهەمەکانتان بن وڵی ئەوە جۆرێکە لە شەڕکردن لەگەڵ واقعە ینی تەسەور کە بە معاناتێکی زۆرە خۆم و ئەو گەنجانە خۆم و ئەو کوڕ و کچە جوانانە کە لێرەوە دەستی بە یەکە بە یەکیان نەگۆشم من خۆم 8 ساڵ لە پەیمانگای ونەرجەکان مامۆستا بووم ئەوانە بەشێکیان خوێندکارم بوون ئێستاکە هاوڕێین پێکەوە کارەکەین بەرداوامیمان داوەتە ئەو پرۆسەیە و هیوادارم هەر کەسێک کە خەمیەتی خەمی گەنجێتی خەمی هوەرێتی لە بەتایبەتی لەو شارە بچکۆلانە و لە قەزاکانە هیچ نەبێ لە ئێستا بەدواوە هەست بکات ئەم ئیشە بینێت ئیتر خۆی چۆنیە بینێت بایەخ و ماناکانی ئەم ئیشە بینێت ئیتر لە ئێستا بەدواوە تۆزێک ینی باگا بێتەوە کە چەندە گرنگە دامی گەنج بکات لە بواری ئێوە کاکشوان داهاتی ئەم شانۆیانەتان تەرخان کردو بۆ هیچ بابەتێک هیچ بەرنمەیەکتان هەیە بۆی یاخودەم گەنجانەی کە بەشدارە بن ئەتوانن چۆن داهاتی خۆتانیان هەر بە داهاتی شانۆیەکان کە نمایشی دەکەن کەس ئەتوانێت پشگیریتان بێ هاوکاریتان بێ لە هەر بەرهەمێکتانە وڵی باهرخان ئەم داهاتی ئەم شانۆیە زۆر لەو متەوازەعترە بەڵام چی لێەکەین و چی لێ ناکەین واتە یعنی لە ئاستیە و ئەرک و زەحمەتەی ئێوەیانە بێگومان بەڵام ئێمە ئێستاەوەی زۆر گرنگە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە شاری کفری دامێکی باشەکات حرەکەیەکی باشی خستۆتە شارەکەەوە مەراسی ئەوان ئێستاکە جۆرێک بوونەتە بەدیلی حکوومەت لە زۆر کار و چالاکی ئەوانەوە بۆ کاری هوەری بۆ زۆر شت خەڵک ئێستاکە چیە بۆ لای ئەوان لە بری ئێمە حکوومەتێکمان هەیە کەفری خۆی شارێکە دەوڵەمەندە بە زۆر سامانی سروشتی لەوانە نەوت ڕۆژانە هەزارەها بەرمیل نەوت لە کفری بەرهەمێنرێ بەڵام ئەوە دۆخی گەنجانی شارەکە بوو ئەوە دۆخی هوەر بوو کە کەمێکیمان لێ باس کرد
باڵێ باشە کاکشوان من لە کۆتاییدا دەمەوێت بزانم ئەمڕۆ کە وەک خۆت باس کرد دووەم ڕۆژی شانۆیەکە لە کوێ نمایش دەکرێت کاژمێر چەنە بۆی هاوڵاتیان و بینەرانیش ئاگاداری بن و ئەمڕۆ بتوانن زۆرترین بینەری شانۆکەتانە بێت چی تێ لە کۆتاییدا بۆ بینەران. من لە کۆتایە زۆر سپاسی بەڕێستانەکەم شاشە جوانەکەتان. ئەمڕۆ کاژمێر 5 لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی ئێمە نمایشمانەیە شانۆیی 25 سانتیم کە هەوڵ و تەقەلایەکی زۆرمان لەگەڵەداوە هیوادارم بینەران شانۆ دۆستانی سلێمانی ڕۆشنبیران ئەو خەڵکانەی کە هونەریان مەبەستە بینەری کارەکەمان بن و زۆر سپاسدانەکەم. سپاس بەخێربەی دووبارە سپاس بۆ شوان جەلال دەرهێنەری شانۆی 25 سانتیم و گروپی شانۆی کفری کە لە ستودیۆی بەیانی باش کوردستان میوانمان بووی. سپاس بۆ ئامادە بوو.